سانای مامیوسە تاوەکو ئێستا دەست بەسەرە و گیرەوە ئەو کەسانی شکایەتیان لێ کردووە ئامادەن شکایەتەکەیان بکشێنەوە ئەگەر نەیکشێنەوە چارەنووسی سانە چی بەسەردێ و بە چ تۆمەتێک دەستگیر کراوە کەی دادگا دەکرێت و وەچی بە خەڵکی هەڵەبجە دەڵێتن کێوای کرد ئەو خاتونە دەستگیر بکرێ ئایا زمانی بوو زمان بەڵای سەرە تەواوی زانیاریەکان لا کلیل میدیا سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سێری ڤیددیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بیر نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت. نوێترین زانیاری دەربارەی ئەو خاتونەی چەند ڕۆژێک پێش ئێستا قسەی بە شاری هەڵەبجە گوت سانە ئەو خاتونەیە ناسراوە بە سانەی مام یوسف لە سۆشیال میدیا زۆربەی خەڵک دەیناسن ئەو خاتونەیە چەند ڕۆژێک پێش ئێستا بە خەڵکی شاری هەڵەبجەی گوت زود دزی بەس سەدام چاکێناسن مادام جافی هەڵەبجەیت بەس سەدام چاکێناسی ترشوخەی کردنە و دەستەی خۆش بێ حیزەتی لێوە سەری ئەڵڵاکەرە. دوایە و قسەی سانەی مام یوسف کردی خەڵکێکی زۆر لە شاری هەڵەبجە هاتنە سەرقەت و وەسکاڵیان لەسەر ئەو خاتونە تۆمار کرد وەروها ئەو سکاڵەیە لە یەکەم ڕۆژی جەژنی کوردیدا 21 سێ هەموو کارمەندەکان ڕۆیشتبوونەوە ماڵەوە بەڵام لەبەر ئەو قسەی کەسانە کردبووی زۆربەی فەرمانبەرەکان هاتبوون و دائیرەی و دەست بەجێ دەستگیرکردنیان بۆ دەرچواند و لەگەڵ کۆمەڵێ کەس و ئاسایشی هەڵەبجە چوونە شاری سلێمانی وەروها لە گوندی ئەڵمانی ئەو خاتونیان دەستگیر کرد و بردیانە شاری هەڵەبجە بەڵام لە شاری هەڵەبجە گورتوخانەی ئافرەتانی لێ نییە تەنها گورتوخانەی پیاوانی لێیە و ڕۆژی یەکشەمەش ئەو خاتونە دادگایی دەکرێت و بۆ تۆمەتبار کراوە کە بەکارهێنانی مۆبایلی بە شێوازێکی خراپ بەکارهێناوە بە یاسای ژمارە 2 خراپ بەکارهێنانی مۆبایل ئەو یاسایش ئەوە دەگرێتەوە ئەگەر ئەو یاسایی بەسە بسەپێندرێ ئەو خاتونە لە سزاکەی ئەوەیە 6 مانگ تاوەکو 5 ساڵ داگیر دەکرێت یاخود بە بڕەپارەیەک لە ملیۆنەوەکەوە تاوەکو 5 ملیۆن دەستنیشان کراوە ئەو خاتونێ دەبێت ئەو بڕەپارەیە بدا بەڵام بەلایەنی کەمەوە دەبێت 6 مانگ دەستگیر بکرێت وەروە ئەو یەکشەمەی بێتن ئەو خاتونەیە دادگایی دەکرێت و لە دادگاییەکە یەکلایی دەبێتەوە ئاخۆ ئەو خاتونە سزایەکی بەسەر دەسەپێندرێت و وە چۆن بەسەریدا ساغ دەبێت و ئەو قسانێک کە کردوێتی لەبەرەوەی ئەو کاتێک کە قسەکان دەکاتن هەموو وشەکانی بە کۆیە واتە کۆمەڵێک کەسێک تەواوی شاری هەڵەبجە دەگرێتەوە وەروها یەک تاکە کەس ناگرێتەوە ئەگەر یەک کەس بە شێوازێکی کۆ قسەی نەدەکرد بەڵام سانە دوای ئەوەی ئەو قسانەی کرد دەست بەجێ ڕوونکردنەوەیدا وتی من ئەو کاتێ ئەو قسانم کرد زۆر تووڕەکرا بووم هەر کچێکی هەڵەبجەیش بە لە هەمان شوێنی من هەمان قسەی بەو کەسە دەگوت لەبەرەوەی قسەی زۆر نەشیا و ناشرینی بە من گوت و وەروها منیش خۆم پێڕان نەگیرا بۆیە ئەو قسانەم کرد و هەموو قسەکانی بڵاو نەکردوتەوە تەنها ئەو قسەی بڵاو کردوتەوە وەروها ئەستێرە کەریمیش ڕایگەیاند ئەو پارچە سەوتیە بۆ منیان نردووە منیش بڵاوم کردەوە وەروها لەسەر ئەو پارچە سەوتەیە سانە دەگیر کراوە لە ئێستادا لە زیندانە بەڵام بازەوە دەکەن زیندانی ئافرەتانی لێنیە شاری هەڵەبجە وەسانە لە چ شوێنێکی هەڵەبجە دەست بەسەر کراوە و تاوەکو ئێستا گیراوە و لە سۆشیال میدیاش تاوەکو ئێستا لە 21 سێوە هیچ زەنگێکی نییە وەروەها سانە ڕوونکردنەوەیدا وتی من داوای لێبوردن لە خەڵکی شاری هەڵەبجە دەکەم و زۆر پەشیمان بوو لەو قسانەیە کە کردوێتی بەڵام ئەو قسانە نەی خوارد و ڕاستەوخۆ دەستگیر کرا وەروها زۆربەی خەڵک بازەوە دەکەن ئەو قسەیە لەو کاتەوە هات کاتێک ستافەکەی مەلا قاتیل و قاتیلەکان چوبوونە ئەو شارەیە بە بۆنەی یادی کیمیابارانی هەڵەبجە و ئەو ستافەیە و لە سۆشیال میدیا وا دەنگۆ بڵاو بووە کە ئەو ستافەیان دەرکردووە بەڵام
هیچ ڤیددیوەکی ئاوان نەبیدرا کە ئەوستافەیە دەرکرابوون لەو شارەیە بەڵام ئەو هەرزوو لە سۆشیال میدیا دەنگدانەوەیکی ئەگزا زۆری بەدوای خۆی داهێنا ئەو خاتونەیەش لەسەر ئەو ستافە بجواب هات وتی لە دێگەڵەوە تاوەکو سلێمانی من فەرشی سوور بۆ ئوستافە ڕادێخم لە دێگەڵەوە تاوەکو سلێمانی و هیچ کەسێکیش بۆی نییە فیکیان بۆ لێدا ئەگەر فیکێ بۆ ئەو ستافە لێدا ئەوە من بەرامبەر خۆی دەبینێتەوە و دوای بەدوای ئەو قسانێک کەسانە کوردێتی وا دیارە کەسێکی ژنامەی بۆ ناردۆ و وەروها لەگەڵ یەکتری بۆتە شەڕە قسەیان و چەند قسەیەکیان بەیەکتری وتووە بەڵام ئەو کەسێ تەنها ئەو پارچە سۆتی ئەو خاتونەی تۆنزیل کردو وەروەها بۆ ئەستێرە کەریمی ناردۆ کەسێکی دیارە لە ناو سۆشیال میدیا و هەروەها ئەویش بڵاوی کردوتەوە دوا بەدوای ئەوەی کاو بڵاوی کردوتەوە لە سۆشیال میدیا دەنگدانەوەیکی ئەگزا زۆری بەدوای خۆی داهێنا و بۆ هۆکارێک وەروە خەڵکێکی زۆر ستافی مەلاقاتیل تاوانبار دەکەن بۆ کێشەیە بەڵام ئەم ستافە ئاگیان لە هیچ نەوە بەبێ ئاگاداری وان سانە ئەو قسانەی کردووە وەروەها خەڵکێکی زۆر ئەم ستافە تاوانبار دەکەن و بەڵام ئەوم بێتاوانن لەوەی کەسانە ئەو کێشەی دروست کردو تاوەکو ئێستا ژە ستافە هیچ کاردانەوەچیان نەبووە لە سۆشیال میدیا بەڵام نازانین دوا بە دوای سۆشیال میدیا ئەو ستافە کاردانەوەیان هەبووە لەبارەی ئەوەی ئەو خاتونە گیراوە یاخودنا ئەوان ئازادن لەوەی کە یارمەتی دەدەن یاخودنا بەڵام سانە زۆربەی کات کێشەی لەگەڵ چەندین کەسایەتر هەبووە لە سۆشیال میدیەوە بازەوە دەکەن ئەو هۆکارێک بووە وەروها زۆربەی خەڵک لە کۆمنتەکان ئەویان نووسیوە زمان بەڵای سەرە وەروها ئەو قسەیەش وێنەی سانیان لە سەردانا و قسەکانی سانیان دووبارە کردوتەوە لە ڤیددیۆەکان ئەویان نووسیوە و زمان بەڵای سەرە لە کۆتاییدا زمانەکەی پەلکێشی زیندانەکانی کرد و هیوادارین هەموو کەسێک لە کوردستان ئەو کەسانێن لە سۆشیال میدیا و وەروەها قسەر لەسەر خەڵک دەکەن و وەروە یارمەتی خەڵکی دەدەن هیوادارین هەموو لایەک سەلامەت بن دوور بن لە زیندان و زیندانکاری هەموو کەسێک بێ کێشە بژیتن و هەمومان یەکتریمان خۆش بێتن و هیچ کێشەیەکمان نەبێت لەگەڵ یەکتری هیوادارم هەموو لایەک سەلامەت دەبێتن و ئەوەی لە کوردستان و دەرەوەی کوردستان دەژی و ئەوەی کووردا هیوادارین هەموو کەسێک خۆشترین تەمەنەکانی ژیانی بە خۆشترین شێواز بەڕێ بکاتن و هیوای سەلامەتیمان بۆ هەموو لایەکتان چی لە دادگا دەکەن ئایا دەبێ چی یاسایەک بەسەدا پرسەپێندرێ و وەت سزایەک بدرێ زۆر سپاس بۆ سەرکردنی تەواوی ڤیددیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیددیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد کە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمابی وەروە دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا